نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. سێ مافی خوا، مافی دەوڵەت، مافی دین. ئیمامی تیرمیذی فەرمودەیەکی ترمان بۆ دەژێڕێتەوە: أوصيكم بتقوى الله والسمع والطاعة وإن تأمر عليكم عبد حبشي وإنه من يعش منكم فسيرى اختلافا كثيرا فعليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين عضوا عليها بالنواجذ وإياكم ومحدثات الأمور فإن كل بدعة ضلالة. ئامۆژگاریتان دەکەم بە تەقوا و لە خواترسان و بە ملکەچی و گوێڕایەڵی ئەگەرچی کۆیلەیەکی ڕەشیش گەورەتان بێت. هەر کام لە ئێوە تەمەنی درێژ بێت، لە ئایندەدا ناکۆچێکی زۆر دەبینێت. ئێوە ڕێبازی من و ڕێبازی خەلیفە ڕاشیدیەکان بگرنە بەر و وەگەوەی بەدانە خڕێکانتان بیگرن، ئاوها بە توند و تۆڵی دەستی پێوە بگرن. خۆشتان لە بیدعە بپارێزن، بێگومان هەموو بیدعەیەک گومڕاییە. لێرەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باز لە سێ ماف دەکات. یەکەمیان تەقوایە کە ئەمەیان مافی خوایە عەزە وەجەلە. دووەمیان گوێڕایەڵی و ملکەچیە کە ئەمەیشیان مافی کاربەدەست و کارگێڕانی دەوڵەتە. سێمیشیان بریتیە لە دەستگرتنی تەواوەتی بە سونەتەوە کە ئەمەشیان مافی دینە. تەقوا وشەیەکە لە چاوگی وەقایەوە وەرگیراوە، بۆیە لە ڕوێکەوە بریتیە لە چوونە ناو شوورەی پاراستنی کردگاری باڵادەستەوە. ئەمەش دەڕێ ڕەچاوکردنی بنەماکانی شەریعەتی فیتریەوە، کەواتە تەقوا بە مانای پارێزراوی دێ لە بەرامبەر ڕێساکانی شەریعەتی فیتریدا. ئەو سەرۆکەی هەڵتان بژاردووە، واتە ئەو کەسەی بە هەڵبژاردنی خۆتان کردوتانە بە سەرۆکی خۆتان. ئەگەر کۆیلەیەکی قەژلولی ڕەشپێستیش بوو، مەرجە گوێڕایەڵی بکەن و گوێی بۆ بگرن. ئەمەش خۆی دەخۆیدا دیموکراسیەتێکە لە سەروی دیموکراسیەتەوە. دیموکراسیەتێک ئێستاشی لەگەڵدا بێ مرۆڤایەتی نەیتوانیوە بیگاتێ، واش بڕوات تا ماوەیەکی درێژخایانی تر پێی ناگات، کەچی ئەوە تا 14 سەدەی ڕەبەق لەمەوبەر بەو جۆرە باسی لێوە کراوە. ئەمە لەگەڵ ئەوەدا کە دروست نییە ناوی دیموکراسی بەسەر ئەو کۆڕێسە و سیستەمەدا ببڕین کە لە سەردەستی پێغەمبەرێک پێشکەشی مرۆڤایەتی کراوە، چونکە تا ئێستا هیچ چەمکێکی دیموکراسی لە دنیادا نەگەیشتوەتە ئەم ئاسۆیە. تەنانەت لەو وڵاتانەشدا کە وەک پێشکەوتوترین و شارستانی ترین وڵاتانی دنیا ناسراون، هێشتا تێگەیشتن و هیزرێکی لەو جۆرە جێگیر نەبووە. تا ئێستاش چەندین وڵات هەیە کە ڕەشپێست بە مرۆڤ لە قەڵەم نادەن. ئەمە لە کاتێکدا کە ئیسلام بەر لە چەندین چەرخ باز دەکات کە ئەگەر خەڵکی بەویستی خۆیان کەسێکی ویان کردە سەرکردیان، ئەوە پێویستە گوێڕایەڵیشی بکەن. لەلایەکی ترەوە فەرمودەکە سەرنجمان ڕادەکێشێ بۆ ئەوەی کە ڕێگەی خەلافەت بەڕووی هەموو کەسێکدا کراوەیە، واتە ئەگەر خەڵکی ئارەزویان لێبوو ویستیان لەسەر بوو، ئەوە دەتوانن ڕەشپێستێکیش بکەن بە سەرۆکی خۆیان. کاتێکیش ئەو کەسە بوو بە سەرۆک، ئەوە هەمووان ناچارن کە گوێڕایەڵی بکەن. بۆیە گرنگ نییە چی هەڵبژێردراوە، گرنگ ئەوەیە زۆری نەچی هەڵبژاردووە. بە نازڵبوونی ئاەتی ئەلیەومە ئەکمەلەتو لەکوم دینەکوم و ئەمڕۆ دینەکەتانم تەواو کامڵ کرد، دین تەواو کامڵ بوو. ئیدی شتێک نەماوە کە بوترێت و هیچ شتێکی تازەش ناخرێتە ناو دینەوە، چونکە هاتنە ناوەوەی هەر بیدعەیەک کوشتن و لە ناوبردنی سونەتێکە. بۆیە پێویست دەکات تا هێزمان تێدایە باوەش بکەین بە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و خەلیفە ڕاشیدیەکانیدا. ئەم باوەش پیاکردنەش بەدەست نا، بەڵکو بەددانەکان دەبێت. سونەتی ئەو باڵندەی بەختە، ئەگەر بڕیار بێ شتێ ڕاو بکرێ، ئەوە پێویستە ئەو ڕاو بکرێت و بەدەست بهێنرێت. ئەمە جگەلەوەی کە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕێگەی دەمەوە دەگەێنرێت بە کەسانی دی. هەروەها ددان لەو کەسانە گیر دەکرێتەوە کە زمان درێژی لە سونەتدا دەکەن. ئیتر بەم چەشنە بواریان پێنادرێت کە هەروە بێشەرمانە دەربارەی سونەت قسە بکەن. ئەو لایەنانەی لێرەدا بە نیوە ناچەڵی هەوڵماندا باسییان بکەین. چێ دەزانێ گەر ڕاستەوخۆ لە زاری ئەو سوڵتانی گوفتارە عەلەیهی سەڵاتی وەسەلام خۆیەوە بمان بیستایە و توانای تێگەیشتنمان هەبوایە،
چ دەوڵەمەندیەک دەڕژایە دنیای خەیاڵمانەوە. ئەو دەم هەر خونچەیەکی دەم پشکوتووی نێو گوڵستانی فەرمودەکانی واتە گەلێکی تەواو جیاوازیان بەگوێدا دەچرپاندی. جا ئەو کات ئێمەش دوا بە دوای فەرمایشتەکەی تەزدیقمان دەکرد و دەمانگوت فەسەدەق ڕەسوول اللهی، پێغەمبەری خوا ڕاستی فەرموو و دەشیڵێ. ئاخر چۆن وان نەڵێین لە کاتێکدا کە ئەگەر گوفتارەکانی هەنگاوێک زیاتر بنێن بەرەو ئاسمانی عەجازی قورئان بەرز دەبنەوە. دوو جار گەستران لە یەک کونەوە. لە فەرمودەیەکدا کە ئیمامی بوخاری و موسلیم پێکەوە دەیگێڕنەوە، پێغەمبەر عەلەیهی سەڵاتی وەسەلام دەفەرموێ: لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين. ئیماندار دوو جار لە هەمان کونەوە ناگەسترێ و پێوەی نادرێ. بڕیار نییە شتێکی ئەوتۆ لەسەر ئەم فەرمودەیە بڵین کە پەیوەندێکی زۆری بە سیاسەتمەدارانی داهاتووەوە هەیە، بەڵکو تەنها لە شێوەی ئاماژەیەکدا بەم چەند دێڕەی خوارەوە وازدێنین. ئەو ڕۆحە ڕۆشنانەی لە ئایندەدا بەڕووی کلتور و فەرهەنگی خۆیاندا هۆشیار دەبنەوە و هەر لە دنیاکەی خۆیاندا بە شوێن دنیای خۆیاندا دەگەڕێن. سوپای ڕووناچی پێویستە جار لە دوای جار هەڵوێستە لەسەر ئەم فەرمودەیە بکەن و بیری لێ بکەنەوە و هەموو سیاسەتێکی ناوخۆی و دەرەچیان لەسەر بناغی ئەو پەندوانانە بنیاد بنێن کە لەم فەرمودەیەوە فێری بوون. ئیدی ئەو کات دەتوانین بڵین کە ڕێگەیەکی گرنگیان بەرەو سەرکەوتن دۆزیوەتەوە. دەنا هیچ کات سەکۆی سیاسەت هەڵخەڵەتان و هەڵخەڵەتاندنی لێ نابڕێ و ئومەتەکەشمان بەردەوام هەڵخەڵەتێنرا و هەڵخەڵەتاو دەبێت. مرۆڤەکان وەک کانزان. پەروەردەکارانی داهاتوش پێویستە توێژینەوەی جددی لەسەر ئەم فەرمودەیە بکەن کە ئیمامی بوخاری و موسلیمی جێڕاویانەتەوە. الناس معادن كمعادن الفضة والذهب، خيارهم في الجاهلية خيارهم في الإسلام إذا فقهوا. مرۆڤەکان هەروەک کانزاکانی زێر و زی وەهان، ئەوانەیان کە لە سەردەمی نەفامیدا چاک بوون، کاتێک دێنە ناو ئیسلامەوەتیایدا قوڵ دەبنەوە و هەرسی دەکەن دیسانەوە چاکترین دەبن. وەک بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم گفتارەی سەرجەم پەروەرشیار و دەروونناسەکان لە بەردەم خۆیدا دادەنیشێنێت و ئەم وانەیەیان فێر دەکات. ناسینی کەسایەتی و سروشتی کەسەکان لە پرۆسەی پەروەردیگاردا زۆر گرنگە. ئەوە تا هێڵەکانی ڕوخساری مرۆڤ حاڵەتی ڕۆحی ئەو مرۆڤە دەدەن بەدەستەوە کەوا بوو پێویستە بەر لە هەموو شتێک لە جیهانی ڕۆحی مرۆڤەکان تێبگەین. اینجا دواتر هەر مرۆڤە و بە گوێرەی ئەو بۆتەیەی کە دەتوانرێت یایدا بتوێنرێتەوە ئامادە بکرێ و دەست بکرێ بە پرۆسەی تواننەوەی. پەروەردەش لە ڕوویەکەوە شکل و شێوە بەخشینە بەو تواوەیە. پرۆسەیەکی لەم جۆرەی شکل و شێوە پێبەخشینیش تەنها ئەو کاتە دەڕەخسێت کە ئەو مرۆڤە لە بۆتەیەکی دیاریکراودا توێنرابێتەوە. ئەو پەروەردەیەی کە بەبێ زانیاری و هەروە بە هەڕەمەچی دەکرێت نەکەر کەڵک و سوودێکی نابێ، بەڵکو لەوانەیە ڕێخۆشکەریش بێ بۆ زنجیرە زیانێکی گەورە. بۆیە خوای تەبارەک و تەعالا ڕوو دەکاتە ئەو زاتەی کە ڕابەری ئەم کارەیە و دەفەرموێ: قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني. پێیان بڵێ کە ئەمە ڕێبازی منە، منیش و شوێن کەوتوانیشم لەسەر بەسیرەت بانکێشتی خەڵکی دەکەین بۆ لای خوای گەورە. بەڵێ، بانگەوازکردن بۆ هەر پەیام و هزرێک دەبێت لەسەر بنەمای بەسیرەت بێ. بەسیرەت واتا بزانیت چی دەکەیت، بانگەوازی چێ و بۆ چ شتێک و بە چه ئەندازەیەک. ئەنجامدانی هەموو ئەمانەش بە هەست و شعورێکی دیاریکراوە. کەوایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بانگەوازەکەیدا ڕێگەی شعوری بۆ خۆی هەڵبژاردووە و ئامۆژگاری ئومەتەکەیشی دەکات بۆ سەر هەمان ڕێ. لە ڕاستیدا ڕاستەوخۆ خوای گەورە جەلە جەلال و خۆی فەرمانی پێڕەوکردنی ئەم ڕێگایە دەکات. چێو بە چەند پلەیەکی گەرمی دەتوێتەوە و خودی خۆی دەدۆزێتەوە. چێو لە چ بۆتەیەکدا ئیشی لەسەر دەکرێت، چێو لە کوێدا دەخرێتە ناو کەمۆڵەوە. ڕایەڵەی ڕستنەکە بۆ کامیان چۆن دێت و چۆن دەڕوات. هەموو ئەمانە شتانێکن کە تەنها لە ڕێگەی بەسیرەتەوە دەتوانرێ هەستیان پێ بکرێت و بزانرێن. ئەو کەسانەی لە سەردەمی جاهیلیدا و لە نێو مرۆڤەکانی ئەو ڕۆژگارەشدا خاوەن شعور و دارای بەسیرەت و حەقیقەت پەرست و بە ویژدان بوون، لە پاش چاوکرانەوەشیان بەڕووی حەق و حەقیقەتدا و تێگەیشتنیان لە ئیسلام و لە تێگەیشتنیشیدا گەیشتنیان بە حەقیقەت دیسانەوە لە چاکترینەکان بوون. ئاخر چونکە ئاڵتون لە پاش تێپەڕبوونیشی بە بۆتەی توانەوەدا هەر بە ئاڵتونی دەمێنێتەوە. زی و مسیش هەر بە زیوی و مسی هەرگیز ناگۆڕێن بۆ کازایەکی تر،
واتە ئەوانەی لە سەردەمی جاهیلیدا کانزاکەیان ئاڵتون بووە کاتێکیش دێنە ناو ئیسلامەوە هەروە بە ئاڵتونی دەمێننەوە، بەڵام بە مەرجێک ئەو مەرجەش دەستەواژەی ئیدا فەقوه بۆمان ڕوون دەکاتەوە. بەڵێ بەو مەرجەی لە دیندا ببن بە فیقه و شارەزا و تیایدا قوڵ ببنەوە. بێگومان بۆ ئەوەی ئەوانیش بتوانن بگەن بەم ئاستا پێویست بەبوونی فێرکار و مرشیدێک بگرە لە ڕوێکەوە، پێویست بەبوونی کیمیاگەرێک دەکات تاکو ئیشیان لەسەر بکات و لە بۆتەدا بیان توێنێتەوە. بەڵێ فوکردنی ئیسلام بە ویژدانیاندا تەنها بەم شێوەیە دەبێ و ئەوانیش تەنها بەم شێوەیە دەگەن بە فیقه. ستەم بێ سزا نامێنێتەوە. یەکێکی تر لەو فەرمودە پیرۆزانەی کە ناکرێ ئاماژەی پێ نەدەین ئەم فەرمودەیەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەفەرموێ: إن الله عز وجل ليملي للظالم فإذا أخذه لم يفلته ثم قرأ وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد. خوای گەورە مۆڵەت دەدا بەستەمکار، بەڵام هەر ئەوەندەی گرتی ئەیتر ڕزگاری نابێ. دواتر پێغەمبەری خوا بە خوێندنەوەی ئەم ئاەتە بەردەوام بوو لەسەر وتەکانی جاییتر تۆڵە و گرتنی پەروەردیگار بەم جۆرەیە، ئابەم جۆرە تۆڵە لە خەڵکی زاڵم و ستەمکار دەکاتەوە و دەیانگرێت. بەڕاستی گرتنی ئەو زۆر تونند و بە ئازارە. خوای گەورە مۆڵەت لەسەر مۆڵەت دەدات بەستەمکار، هەمیشە دەرفەت دەدات بەوانەی کە لە بەرامبەریدا بێگوێیی دەکەن و سنگ دەردەپەڕێنن، بەڵام هەر ئەوەندەی جارێک گرتنی ئیتر ڕزگاربوونیان بۆ نییە. ئەمە ئەوە دەگەیەنێ کە کردەوەکانیان کاری لە غیرتوڵڵا کردووە و وەک ئەو دوا دڵۆپەی لێ هاتووە کە پەرداخ سەرڕێژ دەکات. پەروەردگاری مەزن کۆمەڵە ڕێسایەکی کارڕایی هەیە لە گەردووندا، ئەم ڕێسایانە هەرگیز گۆڕانیان بەسەردا نایەت. ئاەتی لا تبديل لخلق الله ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە هیچ گۆڕانکاریەک لە بەدیهێنانی خوای گەورەدا نابێت و ناکرێت. یەکێکیش لەو یاسایانە بریتیە لەوەی کەستەمکار دەبێت بە شمشێری خوا. پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم ئەم لایەنەمان بۆ باز دەکات و دەفەرموێ: الظالم عدل الله في الأرض ينتقم به ثم ينتقم منه. ستەمکار دادپەروەری خوای گەورەیە لەسەر زەویدا، تۆڵەی پێ دەکاتەوە، پاشان تۆڵەی لێ دەکاتەوە. ستەمکار شمشێری خوایە و ئەوانەی پێتەمێ دەکات کە سنووری خۆیان نازانن. لە دواییشدا تۆڵەیەکی وا لەو ستەمکارە دەسەنێتەوە، ئێوەش سەرتان لی دەسۆڕمێ. ئەوە تا ستەمکاران لەم ڕۆدا جڵەویان گرتووەتە دەست و لەسرە ڕۆییدا، بەڵام نەکەن سەیری ئەم بارودۆخە بکەن و بێ ئومێدی بتانگرێ، چونکە چەندین قەریەی وا هەبووە کە خوای گەورە مۆڵەت و دەرفەتی پێداون، وەک بڵێ پێیوتن بخۆن و بخۆنەوە و ڕاوێرن، کەچی هەر ئەوەندە دەزانیت گرتوونی و کاری تەواو کردوون. ئەگەر بە چاوێکی پەندبینەوە تەماشایەکی دەوروبەرتان بکەن، ئەوە ئێوەش چەندین نمونەی زیندوو ئاشکرای ئەمەتان بەرچاو دەکەوێت. سەدۆم، ئامۆرا، پۆمپێی، تەنها سێ نمونەی ئەمن. چێ دەزانێت لەوانەیە چەندین نمونەی تر هەبن کە ناومان نەبیست بێتن، یان لەبەر ئەوەی هێندەی ئەوانی دیکە پەند ئامێز نەبوون، لە بیر کراون، هەمووشیان بە زمانی حاڵیان شایەتی لەسەر ئەم یاسا خواییە دەدەن. چ پێویست دەکات ئەوەندە دوور بڕۆین؟ ئەوە تا سەردەمانێک لەم خاکەدا کە ئێستا لەسەری دەژین دەوڵەتێکی مەزن بوونی هەبوو، تەنانەت بە خەونی کەسیشدا نەدەهات کە ڕۆژێ لە ڕۆژان بڕوخێت، کەچی ئەو ڕوخانەی کە بە گۆشەی مێشکی هیچ کەسێکدا گوزەری نەدەکرد و ئەمڕۆ وەک خەمێکی تاڵی جەرگبڕ نەیتوانیوە ڕزگاری بێ لە تۆمارکردنی لە یادگەی مێژوودا. ئەم ڕۆژ مشتێک مرۆڤ لە وڵاتە بچووکەدا کە سنوورەکانی لە چوارچێوەی میثاقی میلیدا دیاری کراوە خەباتی پاراستنی بوونی خۆیان دەکەن. لەگەڵ ئەوەشدا ڕەوتە شەڕەنگێزە ناوخۆیی و دەرەکیەکان تەنانەت ئەم تۆزە مافی ژیانەشیان پێڕەوە نابینن. ئەمە ژیاسایەکی نەگۆڕە. جائیتر تۆڵە و گرتنی پەروەردیگارت بەم جۆرەیە. مێژونووس و کۆمەڵناسە ڕاستەقینەکانی ئایندە سوودێکی زۆر وەردەگرن لەم یاسا نەگۆڕە خواییە و ئەو نمونانش کە لە گۆڕستانی مێژوودا نێژراون، لەوانشە ئەم سوود وەرگرتنیان ببێتە هۆی ئەوەی کە بە درێژایی چەندین سەدە زیندوو لەسەر پێ بمێننەوە. جالێرەدا وەک چۆن زۆرێک لە مەسەلە و ڕوونکردنەوەکانمان سپاردەی گەوهەری گوفتاری ئەو سوڵتانە کرد کە ئاسۆکانمانی ڕازاندوێتەوە، هەر بەو جۆرە ڕاوە و لێکدانەوەی ئەم فەرمودەیەشی پێدەسپێرین و دەچینە خزمەت فەرمودەیەکی دیکە. نوری نەمر.